زۆر تشتێکی هەست دوو مەطلەبە پێدەتە کاغەزیدا باسمان کرد یەکێک کە خۆمان دەستکەم نەگری بەوەی موسیقای کوردستان موسیقای گەورەیەکە موسیقایەکە هەم گوستەردە لەنظەر کەمی هەم لەنظەر کەیفی دەستە فرۆفرۆبانی لە موسیقای ئیران و جیهان قەرار دەدەین بەبایە شانازی بکەمە ئەو موسیقا خۆمان گوڵ نەکەین زەربی کوردی وەک یەکێک لە سازە کوبەیەکانی کە لە کوردستاندا باو و بڕەوی هەیە زەربی کوردی یەکێک لەو سازانەیە ئێمە چەندین سازی زەربیمانەیە لە نێو کوردستاندا یەکیان دەفە یەکیان زەربی کوردیەوە دەهۆڵە کە یەکەم جارە کتێبی فێرکاری بۆ دەنووسرێ سێ مانگە بێت کە پێکمان هێناوە بە نێوی گروپی موسیقای ژنانی بۆکان کە بە هاوکاری ئاغای عەزیزی کەنگەروور پێکمان هێناوە لە 4 زەرب و ئامێرە نایەیەک بەبەو مەبەستە و گروپمان پێکنا بەڕاستی بە هاوڵاتیانی ئێمە ببینن کە ئەو سازانە بەدەستی ژنانیش هەن و بە ژنانی زۆر باشی دەتوانن ئەو سازانە بژەنن و بەڕاستی مەلایەتی ژەنیاری ئەو سازانە بکەن وەکو چۆن پیاوەکان بیکەن